ولی تماشاوان جاه بگمان عراق نها سیستمی که پارلمانی هیل 2003 حتی نها دنوا پارلمانی دا سروکاتین کمار و حکومت تنهال بجارتن و سروک پارلمانی جی دنوا پارلمانی تنهال بجارتن البته جناب حکمانی دموکراسی که توافقه هي دنوا هر سپیکاتین سرکی دا لنا چسبیه و که بنمای که بوتا عرف سروکی پارلمان بو سنة سروکی حکومت بو شیعه سروکی کمار بو کرد ودنوا وان آلیاندا زحمت ترین پروسس هالبجارنا کسی که نوا پارلمانی دبوان هر سه سروکات یا البته و اف شبه جرودای کو هیچ کسی نه خاربه بیت سروک پارلمانی جی پیکاته یا سنیان کو دو کاندیدات به حسابون جوین بودمه که ندیار هاتا پاش خستن برس عمار العزاوی سروک ناوندا یرموی بوله کولینان و پلان دانان استراتژیک او نهال بغداد گلمه برس عمار دماتا باش به ایدیف پیش هاتا ایشف نوا پارلمان عراق دامدیتی کو هیچ ایکش کاندیدا نکارین سرکوین و جوین جی بودمه که ندیار هاتا پاش خستن کواتا پیش روجا پارلمان عراق یا به سروک حتی کنگی دی بردام به نعم بدأ تحية طيبة لك لسرتا سلااو لە ئێوە و بینێرانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە شتەکە ڕوون و ئاشکرا ئەوەی ئەمڕۆ ڕوویدا درێژە پێدان و بەردەوامیدانە بە پەکخستنی دیمەنەکە و مانەوەی پۆستی سەرۆکایەتی پەرلەمانە بەو شێوەیەی کە هەیە واتە لەوەی کە سەرۆکێکی ڕاستەقینەی هەبێت یاخود سەرۆکەکە بە شایستەیی یەکلایی بکرێتەوە ئەوەی ڕوویدا جێگەی داخ لە شەڕ و ئاڵۆزی و گرژی و دوورکەوتنەوە لە دیموکراتەتی ڕاستەقینە وەکو دەزانن خولی یەکەم یاخود خولی دووەم ئەو شۆ کە ئەنجام درا ئەو کە بەڕێز سالم عیساوی زۆرینەی دەنگەکانی بەدەستێن ئەو زۆرینەیە زۆر لەوە نزیک بوو ببێتە پەنجە کۆیەکی دەنگەکان و هەموو لایەکی زۆر بەباشی دەزانن کە خولی سێمیش لە بەرژەوەندی ئەو یەکلایی دەبووە بۆیە چەند لایەنێکی سیاسی ئەولیاندا کێشە دروست بکەن و پاساو بۆ پەکخستنی ئەم شتە بدۆزنەوە و واشیان کرد بەڕاستی شەویان لە نێو هۆڵی پەرلەمان دروست کردو لە ئەنجامیشدا دانیشتنی پەرلەمان بۆ کاتێکی نادیار هەڵگیرە دەبوایە بەڕاستی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان بەڕێز موحسین مەندەلاوی داوای کردبە یاخود گوتوبە 2 یا 3 ڕۆژ دانیشتنەکە هەڵدەگیرێت بۆ ئەوەی درێژە بە دەنگدانەکە بدرێت بەڵام هەڵگرتن بۆ کاتێکی نادیار ئەمە پرۆسەکە پەک دەخات واتە دەبێتەوە هۆی ئەوەی کە بابەتەکە بکەوێتە بەر گۆڕانکاری سیاسی لە ڕۆژانی داهاتوو ئەمەش بۆ خۆی کێشەیە پەرلەمان دووساری دەبێتەوە باش زۆر باشە بەڕێز عەزاوی ئێوە ئاماژەتان بە کۆمەڵێشتی زۆر سەرنجڕاکێشدا کەواتە ئێستا کە دەڵێی پەرلەمان بۆ کاتێکی نادیار دواخرا بە عەمەلی سەرۆکی حکوومەت لە پێکاتەی شیعەیە و هەر بە عەمەلیش سەرۆکی پەرلەمانیش ئێستا هەر لە پێکاتەی شیعەیە ئایا ئەوە ئەو گەمەیە نەبوو کە دەیانویست وای لێبێت بابەتەکە بەم شێوەیە چەند کارتێکەر و هۆکارێکن هەندێکیان لەوەدا بەرجەستە بوون کە ئەمڕۆ ڕوویدا و ئەمە دەرەنجامەکەی بوو خۆی دەبواە درێژە بە هەڵبژانی سەرۆکی پەرلەمان درا بووە گەڕی سێم بەبێ کێشە ئەنجام درا بووە زیاتر لە 170 ئەندام پەرلەمان لە هۆڵەکە ئامادە بوون بۆیە دروستکردنی کێشە و گرژی و ئاڵۆزی کاریگەری لەسەر زۆر شتی دیکە دروست بە تایبەتی کە دەبێت ئێمە بزانین یاسا و شایستەی دیکە هەن دەبێت پەرلەمان سەرۆکی هەبێت سەرۆکێک کە هەڵبژێدرێت لە نێو پەرلەماندا بەڵام ئەوەی ڕوویدا ناتوان هیچ بڵین تەنیا ئەوەی کە شتێک بوو ڕوویدا و هەموو لایەنێکیش بینەرانیش دەزانن کە پرۆسەی پەکخستنی پەرلەمان ئەم سیناریۆیە چاوەڕوانکراو بوو و هەموو لایەک دەیانگوت سیناریۆیەکی لەم شێوەیە ڕوو دەدات ئەگەر بێت و بەڕێز مەحموود بەشێدانی نەبێتە سەرۆکی پەرلەمان هەندێک لایەن هەوڵی نانەوەی بشێوی کێشە دەبەن بۆ ئەوەی بەڕێز سالم عیساوی نەبێتە سەرۆکی پەرلەمانی عێراق واش بوو ئەم سیناریۆ ڕوویدا و ئەمڕۆ زۆر بەباشی بینیمان کە چۆن ڕوویدا بۆیە ئەم پەکخستنە لە سەرەتادا کاریگەر لەسەر سوننە هەیە چونکە مە شایستەی ئەوانە ماوەی 6 مانگە بەڕێز حەلبوسی لە پۆستەکەی دوورخراوەتەوە تاکو ئێستاش ئەم پۆستە بەو شێوەیە بووە دەیان کێشە و ناکۆکیە بوو تەنانەت ئەگەر
تێبینیش کەن بەڕێز محسن مەندەلای کاتێک دانیشتەکەی دواخست گوتی من ڕێگە نادەم دانیشتن ئەنجام بدرێتەوە مەگەر یەک کاندید هەبێت بەر لە هەموو شتێک ئەو مافی ئەوەی نییە کە شتێکی وا بڵێت لە ڕووی دەستور و یاساوە مافی ئەوەی نییەوە بەسەر پارتە سونەکان بسەپێنێت کە یەک کاندید بێنن ئەوان مافی ئەویان هەیە 5 کاندیدیان هەبێ ئێستا 2 یان 3 کاندید هەیە بەڵام ئەوەی کە بیسەپێنێت ئەو بۆ خۆشی باش دەزانێت کە ناتوانێت کارێکی وا بکاتەوە پێویستە ڕێککەوتن لە نێوان دوو لایەنی سەرەکیە بێت کە تەقەدوم و سەدارە و پێکاتەکانی دیکەی وەکو عەزم و سەدارن. بله البته و شش ماه نوکته جی گوتی که حلبوسی جی پست سروکاتیا پارلمانی هات کلادان بردام جوینین آلیین سیاسی لسر آسته همو پیکاتین تایبتی سی پیکاتین سرکین عراقیانه لبا که کنکریتی نگشت نرکفنه روشا پارلمانی اوه کو شرابوک سانت دا چه بو خیل سروچاوتان دهات که حتی پشتی و پروسس گلو آلیین سیاسی سرکه ممکنه بگه نرکفنه که آنده هر حساد ریج بید. يعني شوف اولا ناسف بەر لە هەموو شتێک ئەوەی ڕوویدا جێگەی داخە حەز بە ئازار دەکەین دەوەی کە ڕوویدا لە شەڕ لە نێوان ئەندامانی پەرلەمان ئەمانە لە بنەڕەتدا عراقین و نوێنەری پێکاتەیەکن نوێنەری یەک پێکاتن کە پێکاتەی سونەن ئەوەی ڕوویدا بەڕاستی جێگەی داخە لە پێناو چیە لە پێناو پۆستە لە پێناو کۆمەڵێک شایستەیە نیشانەی پرسیاری زۆر گەورە لەسەر ئەو ئاستە هەنکە و بەڕێزانە و خود ئەندام پەرلەمانی عراقی و یاسادانەری عراقی بەڕاستی پێی گەیشتووە لە کاتێکدا ئەو دەبێت قودوە بێت و نوێنەری جەماوەر و کۆمەڵە کەسێک بێت و نمونەی باڵای ئەو کەسانە بێت کە نوێنەرایەتیان دەکات لامان کاتدا بیرمان نەچێت ئەم شایستەیەک ئەمڕۆ پەک خراوە بەردەوامی ئەو بۆشاییە و هەوڵێکە بۆ ئەوەی بابەتەکە بەو شێوازەیە یاخۆد ئەوان نایانەوێت یەک کاندید هەبێت دوو پێکاتەی سەرەکی هەن ئەوانە لەسەر یەک هێڵدەڕۆن ناکرێت تۆ بەو شێوازە بە یەکتری بگەیت دەبێت لە خاڵێکدا کۆک بن ئەوەی ئەمڕۆ ڕوویدا باشترین بەڵگەی لەسەرەوەی ئەوان پێداگرن لەسەر ڕای خۆیان و لەسەر کاندیدی خۆیان ئەمە یەکێکە لەو مەحاڵانەی بەڕاستی لایەنەکان فشاری لێ دەکەن بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان هەڵنەبژێدرێت بابەتی یاسایی و شڕۆڤەی دەستوریش دانیشتەکان هەر بەردەوام دەبن تاکو یەکێک 51 دەهێنێت. زۆر باشە بەڕێز عەزاوی بۆ خۆ دەزانی یعنی ئەم حکوومەتەی ئێستا ئەم دۆخە سیاسی کە ئێستا هەیە ئەمە بەڕێکەوتنی سیاسی نێوان کورد و سوننە و شیعەت دروست بووە دوای ئەم گرژی و ئاڵۆزیەی پەرلەمان و پاشەوەی نیانێشت سوننە سەرۆکێک بۆ پەرلەمان دابنێ پێ دوایە سەقامگیری سیاسی مەبەستم ڕێکەوتنە سیاسیەکەیە بەرەو چۆ دەچێت يعني شوف الانقسامات بانت دابەشبوونەکان ئێستا زۆر ڕوون و ئاشکران کە چۆن لایەنەکان دابەشبوونیان لە نێوان دروست بوو و دیدگای پارتە سیاسیەکان چەند لە یەکتری دوورکەوتوێتەوە ئەمڕۆ ئەم شتە زیاتر دەرکەوت هەر ڕێکەوتنێکی سیاسی لە قۆناغی داهاتوودا پێویستی بە دیراسەیەکی قۆڵ هەیە و پێویستی بە تێگەیشتنێکی باشتر هەیە لە پارتە سیاسەکان و پێکاتە سیاسەکان چونکە ئەمڕۆ یەکلاکەرەوە بوو لە دروستکردنی کێشەی نوێ بەرکەوتن و شەڕکردن ئەمە پەیامێکی زۆر خراپە لە ماوەی داهاتوودا کاریگەری و لێکەوتەی زۆر خراپی دەبێت لەسەر سەقامگیری سیاسی عراق و ئەوەی ئێستا لە نێوان هێزە سیاسەکان بە شێوەیەکی گشتی هەیە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت ئێستاش بەرپرسیارەتێکی لەسرە پێویستە لەگەڵ لایەنە سەرەکی و بنەڕەتیەکان چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە یاخۆ هەریس نەبێ دەرچەیەک بۆ ئەم قەیرانە بدۆزێتەوە بۆیە من پێم وایە ماوەی داهاتوو یەکلاکەرەوە دەبێت لەوەی کە دووبارە چاوخشانەوە بە هاوکێشەکاندا بکرێت لە نێو پارتەکان ولی کەواتە بێگومان ئەvە دووەم جارە کو جوینان پەرلەمانی عێراقی تێنە ئەنجامدان بە هەڵبژاردنا سەرۆکێکێ کو ji pêkataya Sunniyanê her du caran bi ser neket. Helbeta birê semar di nava Kurdan jî da nakokî li ser serokkomarî hebû lê yêkem rûniştin gerayekê dernaçû ya duyê derçû temam pirs girêk dîmayî hat kevata aliyên Sunniyan gel û pêwîst e çi bikin pêwîst e çawa hest berpisaretê bikin sebaratî vê rewşa ku heye.
شوف أنا دائما أقولها من هەمیشە گوتومە هێزە سیاسە کوردیەکان زۆرێک لە پێوەرێکی سیاسیان هەیە بۆ جموجۆڵی سیاسی وەتە زۆرێک لە ڕێخستنەوەی سیاسیان هەیە دەبینی کە ناکۆکی هەیە بەڵام ئەو ناکۆکیانە و ناگەنە ئەوەی کە لایەنێک لەسەر حسابی لایەنێکی دیکە دوور بخرێتەوە ئەمە تا ڕادێک لە نێو شیعەکانیشە بەڵام بەداخەوە لە نێو پارتە سونیەکان ئێمە ئەم شتە نییە ئەمەش ئەگەر بەڵگەی شتێک بێت بەڵگەی ئەوەیە کە ئێمە چۆن لە یەکتری دابڕاوین و پەرتەوازە بووین و یەک ئامانجی استراتیژی ڕوون و ئاشکرا و کۆکەرەوەمان لە نێواندا نییە بۆیە ئەمە دەرەنجامەکەیەتی شەڕکردن بەدەست ماوەی چەندین ڕۆژە لێدوانە سیاسەکان لە میدیاکان دەستی پێکردووە هەریەکە و ئەوی تر قسە بە ئەوی تر دەڵێت هەموو ئەم کێشانە پەیامی ئەوەیان گەیاندووە کە دابڕان لێکترازان هەیە لە منزومەی سیاسی عراقی ئەوەی کە لایەنەکان لە یەکتری نزیک دەکاتەوە ئەمە ڕەنگە لە ماوەی داهاتوودا کێشەکە زۆر خراپتر بێت. زۆر باشە زۆر بەڕێز عەمار ئەلعەزاوی سەرۆکی ناوەندی گەرمووک بۆ لێکۆڵینەوە و پلاندانانی استراتیژی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵما بووی شەوتان باش.